لە کەلاری ناوەندی ئیدارەی گەرمیان و شارۆچکەی کفریش بەرەی خەڵک بۆ ناڕەزایەتەکان ڕاگەیەنرا. لە بەرامبەر ئەو دۆخە قەیراناوی و ئاڵۆزاوی کە ئێستا هەرێمی کوردستان تێیدا تێپەڕ دەبێت پێشنیوەڕۆیان لە پارکی شەهید حەمەڕەش لە کەلاری ناوەندی ئیدارەی گەرمیان و لە قاوەخانەی ڕۆشنبیری کفریش هاوشێوەی شاری سلێمانی بەرەی خەڵک ڕاگەیەنرا. ئەندامی بەرەی خەڵک کاروان عەزیز ڕایگەیان خەیرانەکان بەسەر خەڵکدا فراوانتر بووە و بۆیە وەکو هەڵوێست وەرگرتنێک دش بەو هەموو قەیرانە بەرەی خەڵکمان ڕاگەیان. وتیشی بەرەی خەڵک جگە لە فشار دروستکردن لەسەر حکومەت و لایەنە سیاسیەکان هاوکات بۆ ڕزگارکردنی دانیشتوانی هەرێمی کوردستانیشە لەم دۆخەی ئێستا کاروان ڕایشی گەیان کاریش بۆ داهاتووی هەرێمی کوردستان دەکەین و ئەو بەرەیە ڕۆژی 27 ئەم مانگەیان دیاری کردەوە بۆ خۆپیشاندانێکی جەماوەری گەورە و بەرفراوان لە نێو بازاڕی گەورەی شاری کەلار لە شارۆچکەی کفریش بە هەمان شێوە بەرەی خەڵک ڕاگەیەنرا کە مامۆستایان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و فەرمانبەران و چین و توێژەکانی تری کۆمەڵگە بەشدار دەبن و بڕیاریشە 27 مانگ لە شارۆچکەی کفریش هاوشێوەی شار و شارۆچکەکانی تر گرت بوون.